بەری کورد سەرچاوەی وەفا میراتگری ڕێی جەنڕاڵ مستەفا خەمخۆری هەموو ئارام بێسنوور خۆشەویستی گەل لە نزیک و دوور ئەی کاکە مەسعود سۆمای چاوانم جەستە هیلاشی ڕێی کوردستانم پێشمەرگەی دلێر فەرماندەی خەبات ئاڵا زەردەکەی تیشکی خۆر هەڵات کەرکووک و هەولێر دهۆک سلێمانی سوێند و پەیمانە مەسعود بارزانی لەسەر ڕێبازت بەبێ ڕاوەستان بە ژیانی پاک و خوێنی شەهیدان لە سەنگەرا بین بەبێ جیاوازی ئەی تاجی سەر و ڕەمز و شانازی. پۆل و دەستە دەستە کوردەکانی هەر چوار پارچەی کوردستان بە چەپکە گوڵەوە و بە جلوبەرگی ڕازاوەی کوردی و هەندێک بە جلی تایبەتەوە ڕوویان کردبووە ئاهەنگی یادی دامەزرانی پارتی دیموکرات و شۆڕشی ئەیلول. ئاهەنگی 66مین ساڵیادی پارتی دیموکراتی کوردستان و 51مین ساڵیادی شۆڕشی ئەیلول لە وڵاتی سوێد و لە شاری ستۆکۆڵم بە خولەکێک بێدەنگی بۆ گیانی پاکی سەرجەم شەهیدانی کورد و کوردستان دەستی پێکرد. پاشان بە زمانەکانی کوردی و سویدی بەڕێوەبەرانی یادەکە بە خێرهاتنی بەشدارانیان کرد. جێگای ئاماژەیەکە سەرەتای یادی دامەزرانی پارتی بە قسەکانی بەڕێز هێمن هەورامی ئەندامی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان دەستی پێکرد کە هەورامی بەهۆی بەشداری بەرچاوی نوێنەرانی پارت و لایەنە سویدیەکان سەرەتا بە زمانی ئینگلیسی بە خێرهاتنی بەشدارانی کرد و پاشانیش کورتەیەکی لە مێژووی پارتی و شۆڕشی ئەیلول بە زمانی ئینگلیسی باس کرد. بەڕێز هێمن هەورامی لە درێژەی وتەکانیدا کە بە زمانی کوردی بوو ئاماژەی بەڕۆڵی پارتی دیموکرات لە مێژووی گەلی کورددا کرد. خەباتی پارتی دیموکراتی کوردستان بەبێ هیچ مزایدەیەک ئێمە ئەتوانی لەوا کورتی بکەینەوە کە خەباتێک بووە دەشت بە ناومێدی و بۆ گۆڕینی ئەو معادلاتانە بۆ کە ویستراوە ئیرادەی تاکی کورد وەکو نەتەوەی کورد لەلایەن نێرانی نەتەوەی کوردەوە تێک بشکێندرێ. خەباتی پارتی بۆ یەکخستن و ڕێخستن و ئاراستەکردنی سەرجەم توانەکانی نەتەوەی کورد و خەڵکی کوردستانی بووە لە پێناوی هێنانە ئارای چەترێکی دیموکراسی کە مافی هەموو پێکاتەکانی کۆمەلگای کوردستانی تابێتە دی. خەباتی ئێمە لە پێناوی ڕزگاری نیشتیمانی و ڕزگاری نەتەوەی و هێنانە ئارای پێشکەوتنی کۆمەڵایەتی بووە. خەباتی ئێمە لە ژێر چەتری بارزانی نەمردا بۆ ڕزگارکردنی خەباتی پەچەرپڕچری ناوچە جیاجیەکانی کوردستان و یەکخستنەوەی هەموو ئەم خەباتانە بووە لە خەباتێکی بەردەوامی سەرانسەری کوردستانیانە تا بتوانین هەم مافەکانی نەتەوەی کورد بەدەستبێنین و هەم بتوانین دیموکراسیەتیش لە ناوچەکەی خۆمانە بچەسپێنین. بە دوای وتەکانی بەڕێز هەورامیدا شەفیق کەیا بەرپرسی کۆمیتەی هاوکاری هێزە سیاسیەکانی کورد و کوردستانی وتارێکی پێشکەش کرد. پیرۆز بە بناوێ کۆمیتەیە هەفکاریە هێزên سیاسی یê کورد و کوردستانی li Swêdê. 16 tebaxê 66 saliya damezrandina Partiya Demokrata Kurdistanê û şoreşa îlonê ya mezin li serkirdayetiya Partî Demokratî Kurdistan li kadir û endamên wê li hemû dost û hogirên partiyê û li netewê Kurd pîroz be. حوسێن ئامری باڵیۆزی عێراقی فدرال لە وڵاتی سوێد بەشداری ئاهەنگی یادی دامەزرانی پارتی دیموکرات و شۆڕشی ئەیلول بوو. في هذا اليوم المبارك في يوم ذكرى 66 لتأسيس الحزب الديمقراطي الكردستاني لا يسعني إلا أن أهنئ من القلب قيادة الحزب البارتي ومنتسبي الحزب البارتي ومؤازري الحزب البارتي وأهل وذوي شهداء الحزب البارتي في هذا اليوم المبارك يوم التأسيس. دوی روژا پیروز ده روژا 66مین سالوگرا پارتیا دموکراتا کوردستان ده از جدل پیروزباهی سروکی هریما کوردستان دکم اندام و لاینگری پارتیا دموکراتا کوردستان و مالبات شهیدان دکم. پارتیا دموکراتا کوردستان یک جه استونین بنگهیه ده تفگرا ریزگاری خازا گلی کرده و یک جه پارتیین هری گرینگه جوانین که بشداریا آواکرنا عراق فدرال و دموکرات دبن. ناب امجبیر بکن رولا سروکی هریما کوردستان کاک مسعود بارزانی و برز نیچیروان بارزانی
ku bi karekî bêhempa rabûn di pêvajoya heftêgihîştinê de di nav hêzên siyasiyên Iraqê de. نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێز هێرشخولا بە پەیامێک بەشداری لە ئاهەنگی ساڵیادی دامەزرانی پارتی دیموکراتی کوردستان و شۆڕشی ئەیلولدا کرد. لە دوای کۆتایی هاتنی جەنگی جیهانی دووەم و لە 16 ئابی 1946 ڕووناک بیران و کەسایەتیە نیشتیمان پەروەر و ئازادی خوازەکانی کوردستان بە پێویستیان زانی کە بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کوردستان لە چوارچێوەی پارتێکی سیاسی سەردەمیانەدا ڕێک بخەن بە ناوی پارتی دیموکراتی کوردستان بۆ ئەوەی بتوانن کاریگەرانەتر داکۆکی لە مافەکانی نەتەوەی گەلی کوردستان بکەن لە نێو کۆمەڵگەی نێونەتەوەییدا. هەروەها شەرمین بۆرزەرسەلان سەرۆکی فێدراسیۆنی کۆمەڵە کورد و کوردستانیەکان لەم یادەدا وتارێکی خوێندەوە. بمناسبەتا 66مین ساڵوێگەرا پارتی ڕۆژبوونا سەرۆکێ کوردستانê jî pîroz dikin. Cenabê wî ra jiyanekî dirêj di xizmeta Kurd û Kurdistanê de dixwazin. Em di xebata avadana civatekî demokrat û yeksan de piştgiriya başûrê welatê xwe dikin, di vê rêda ji we re jî hikûmet parlamento gelê Kurdistanê re jî serkeftinê dixwazin. پەیامی حیزب و هێزە سیاسیە عێراقیەکانیش لە بەشێکی دیکەی یادی دامەزرانی پارتی دیموکراتی کوردستان و شۆڕشی ئەیلولدا پێشکەشکرا. پەیامی یەکێتی نیشتیمانی کوردستان لەلایەن ساڵح قەیتولیەوە خوێندرایەوە. قەیتولی لە پەیامەکەیدا دەڵێ: لەم یادە پیرۆزەدا جێی خۆیەتی کە بەبایەخەوە پێویستی بەهێزترکردنی هەمە ئاهەنگی و هاریکاری تەبایی نێوان سەرجەم هێزە لایەنە سیاسەکانی کوردستان دووپات بکەینەوە کە هاوپەیمانی ستراتیجی نێوان یەکێتی و پارتی وەک بەردی بناغە ئەو یەکهەڵوێستی و هاوخەباتیەی پێویستە بۆ پاراستنی دەستکەوتە مەزنەکان و تۆکمەکردنی ناوماڵی کورد و هێنانەتی ئەو ئامانجە بەرزانەش کە هێشتا بەدین هاتون و میلەتەکەمان بۆیان تێدەکۆشێ. ئەوەی جێگای سرنج بوو ئەوەیەکە ژمارەیەکی بەرچاو لە حیزب و لایەنە سویدیەکان بە شێوەیەکی بەرچاو بەشداریان لە یادی دامەزرانی پارتی دیموکراتی کوردستان و شۆڕشی ئەیلولدا کرد و هەرکام لە حیزبەکان پەیامی حیزبەکەیانیان خوێندەوە و هاوپەیوەندی و هاوپەیمانی و وەفاداری خۆیان بۆ پارتی دیموکراتی کوردستان دەربڕی. پەیامی گەورەترین پارتی وڵاتی سوێد سۆسیال دموکراتی سوێد لەلایەن شادیەی حەیدەریەوە پێشکەش کرا و پاشان لە چاوپێکەوتنێکی کورددا بەڕێز حەیدەری بەم شێوەیە دووە. بەڕاستی پارتی دیموکراتی کوردستان دەورێکی زۆر گرنگی هەبووە لە ناوچەدا لە گۆڕانکاریەکانی ناوچە. ئەو دیموکراتی سێرینەی کە لە کوردستانە ئێستا هەیە پارتی دیموکرات دەورێکی گەورەی هەبووە. خۆی ڕاستە دیموکراتی سێرین هەیە کرا و کاری بۆ کراوە بەڵام ئەوە وەکو ئەرکێکی گەورەیە لەسەر شانمان کە پارێزگاری لێ بکەین و پەروەردەی بکەین و پەرەی پێبستێنین کە وەزی ناوچە باشتر و باشتر ببێت لەوەی کە ئێستا هەیە. حیزبی سوسیال دموکراتی سوید و پارتی دموکراتی کوردستان پەیوەندیان هەبووە پێشتر پێش ساڵانی 1970 پەیوەندیان هەبووە. ئەمە پەیوەندیمان هەردەمێنێ پەیوەندیشمان باشتر دەبێت لە داهاتوە ئەگە پارتی دموکراس پێویستی بە هاریکاری ئێمە بێت ئەمە وەکو حیزبی سوسیال دموکرات ئامادەین بۆ یارمەتی. یەکێکی دیکە لە نوێنەری بەشداربووی حیزبە سویدیەکان لە یادی پارتی دیموکراتی کوردستان ڕێبوار فەرەدوون نوێنەری پارتی دەسەڵاتداری سوێد مۆدرات بوو کە لە بەشێک لە پەیامەکەیدا وتی: سڵاوێکی گەرمتان لە یەکەم و پیرۆزبایی لە ئێوە و هەموو پارتی دیموکراتی کوردستان هەموو ئەندامانی پارتی دیموکراتی کوردستان و سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان کاک مەسعود بەرزانی بەهۆی کەمی کاتەوە وتارەکەم کەمەکەمەوە لەبەر ئەوەی ئۆلیکە کارلسۆن کە پەرلەمەنتارێکی مودراتی سویدە کە لە کوردستان بوو گەلێک پێ خۆشحاڵ بوو کە خۆی داهاتایە بۆ ئێرە بەڵام زۆر دەسڵاوی هەیە بۆ هەموو لایە ئەوێ لە جیاتی ئەو نامەیە بخوێنەوە. Kära vänner i KDP, först och främst vill jag rikta mina och Moderaternas vänner gratulationer till KDP som firar bildandet. ڕێبوار فەرەدوون ئاماژەی بەوە کرد کە بڕیار وابووە
ئۆلریکە کارلسۆن نوێنەری مۆدرات لە پارلەمانی سوێد لەم یادەدا بەشدار بێت، بەڵام بەهۆی هۆکارێکی تایبەتی نەیتوانی بەشداری بکات و بەڕێزیان بە ناوی کارلسۆنەوە پەیامەکەی خوێندەوە. کارلسۆن لە نامەکەیدا ئەوەی دەستنیشان کردبوو کە پارتی و مۆدرات هاوبەشن لە سیاسەتی دموکراسی، هەردوو لایەن پشتگیری لە کۆمەلگای ئازاد و ئازادی بیر و بۆچوون و مافی ژنان دەکەن، هەروەها پشتگیری لە مافی مرۆڤ و ئابووری ئازاد و بازاری ئازاد دەکەن. لە بەشێکی دیکەی نامەکەی کارلسۆن داهاتووە کە ئێمە بڕوامان بە کۆمەلگایەکە کە ڕێز لە یاسا بگرێت و هەموو هاوڵاتیان لە بەرامبەر یاسادا وەک یەک چاولێ بکەن. ئەمڕۆ لاوانی پارتی و مۆدرات هاوکارن و ئێمەش هیوادارین کە هەردوو پارتیمان هاوکاریان زیاتر و زیاتر ببێت. لە بەشێکی دیکەی ئەم یادەدا پەیامی پارتی گەلی لیبرال لەلایەن ئیسماعیل کامیلەوە پێشکەشکرا. بناوێ پارتیا گەلی لیبرال فۆڵپەرتیەت لیبرالنە یادی دەرباسبوونی 66 ساڵ لەسەر دامەزراندنی پارتی دموکراتی کوردستانی عێراق ئەم پیرۆز دەکەن. پارتی گەلی لیبرالە وازێدەتر 30 ساڵی پشتگirتیاخوا بۆ ملەتی کورد هەر چارپەرچێ کوردستان دەکات. پشتگirتیاخواش بۆ مافێ چارەنووسی ملەتی کورد هەر چارپەرچێ کوردستان دەکات. ئەوا زێدەتر 30 ساڵی ئەم وا دەبینن کە ملەتی کورد ملەتێکی بندەستە، مافێوی هەیەک لەسەر عەردێخوا دەوڵەتێک خۆچێکە سبەر مافێکی گەلێکی ڕەوایە و داخوازا ملەتی کوردە لە هەر چارپەرچێ کوردستان. پاشان یۆکوب یۆنسۆن بە نوێنەرایەتی پارتی چەپی سوێد بەشداری لەو یادەدا کردبوو و پەیامێکیشی پێشکەش کرد. Vi vill hedra KDP i dess 66-årsjubileum. KDP är en viktig part när det gäller utveckling av kurdernas kamp och kurdernas rättigheter. Partiya Demokrata Kurdistanê aliyekî giring e di pêvajoya rêzgariya gelê Kurd de. Îro em dibînin ku welatekî netewî ji Kurdan re ava dibe û beşekî giring ji vê avakirinê li ser şanên Partiya Demokrata Kurdistanê ye. Partiya Çepa Swêdê ji bêj ve piştgiriya doza rewa ya gelê Kurd dike. Malwêraniyên ku bi ser Kurdan de hatine ji dunyayê re ronak dike. Tevî hemû astengiyan em dibînin ku pêşketin li Kurdistanê çê dibe û paşeroja Kurdistanê ronak e. ئەبیر سەحلانی نوێنەری سنتەر پارتی بە وتارێک بەشداری لە ئاهەنگی یادی دامەزرانی پارتی دیموکراتی کوردستاندا کرد. سەحلانی لە پەیامەکەیدا دەڵێ: Både jag och Centerpartiet och vår partiledare Annie Lööf vill väldigt gärna få gratulera både KDP, partiledningen i KDP, men också det kurdiska folket på 66-årsdagen av bildandet av KDP. بەناوی خۆم و پارتی ئێمە، پارتی سنتەر و سەرۆکی ئێمە ئانالۆف پیرۆزباییەکی گەرم لە پارتی دیموکراتی کوردستان، سەرۆکایەتی پارتی دیموکراتی کوردستان و تەواوی گەلی کورد بە بۆنەی 66مین ساڵ یادی دامەزرانی پارتی دیموکراتی کوردستان و شۆڕشی ئەیلول دەکەین. چەند خۆشە کە ئێمە لێرەین و دەبینین کە پێشمەرگە دێرینەکان بە شانازیەوە سەیری دەستکەوتەکانی گەلی کورد دەکەن. ئێمە و پارتی دیموکراتی کوردستان هاوکارین و هیواداریشین کە هاوکاریمان باشتر و باشتر ببێت. یەکێکی دیکە لەو پارتە سوێدیانەی کە بەشدار بوو کریس دیموکرات بوو کە ڕۆبرت هالف پەیامەکەی خوێندەوە. ئێوارە باش. Vänner, jag vill gärna från hela mitt hjärta gratulera er på denna viktiga dag. Hevalno, ez dil û can pîrozbahiya Partiya Demokrata Kurdistanê dikim. Ez bixwe li Herêma Kurdistanê bûm li gel gelek endamên Perlemana Swêdê. Me Serok Barzanî dît û her wiha me Serokê Hikûmetê Berez Nêçîrvan Barzanî dît û em li gel hêzên siyasî Kurdistanê civiyan. Me bi çavê serê xwe dî ku çawa Herêma Kurdistanê li pêş dikeve. Di demek Kurd de pêvajoya demokratiyê gelek gavên mezin di Kurdistanê de avêtine. Em piştgiriya we dikin û em hêvîdarin her hûn serkeftî û serkeftî bin. ئاهەنگی یادی دامەزرانی پارتی دیموکراتی کوردستان لە نێو خۆشی و شادی بەشداراندا کۆتایی پێهات.
بیرانینی که 66 سالیا پارتی دموکراتی کردستان ریبازا برزانی مزن ملا مصطفی برزانی اف پارتی ها دامزراندن و ایرو اف پارتی اوها بردوامه و برهمه و پارتی جی لباشور کردستان برچاوای ایرو حکومت کیمه لباشور کردستان هیه. پارتی و حزبی دموکرات دو حزبی دست خوشکن پارتی لسال 1936 لکاتی 11 مانگکی کماری کردستان که اوکات سروک بارزانی فرمانده لشکری حکومتی کردستان بو پارتی لشازده آب دامزرا ولو کاتی و حتی استا بردوام اما دوستاتی من بو اما شانازی دکن با دوستاتی من دگل پارتی ولی ولاتی سویدش پیوندی کی زور گرم و گرمان هیا لحموره و رسمکان یکتر باشدارین پیک و کمیته ها و کاری داین. ام هاتنا بو بیرانینا پارتی دموکراتی کردستان عراق اف هزا کو رولک وی دیروکی هد تاریخ کرد کردستان یا دیجی بیرانینا شورش ایلونه یا گو قوناق پر گرنگ دی دیروکا کردستان ایمام رو داریم بجدار بو من ل جشن 66 دامزراندنی پارتی دموکراتی کردستان ام پارتی خباتی کرد بو همو کرد لسال 1946 لمزراندنی پارتی کردی فعلی بجدار بو و لخباتی پارتی بجدار بو زور تضحیات و ازیت خوارد چونکه کردن و بجگیری پارتی و حرکه کردی کردن. براستی لجنه نوچه پارتی دموکراتی کردستان بو 66 سالیا یاد دامزراندن پارتی و هر وسا شورش ایلول پیروز او یاده مل استکهلم دامزراند و ما وک پارتی رئیس خلکی خو خباتا خلکی خو پارچه دیت کردستان و خلکی خوی درو گرد و براستی هم گلک به سربلندین و همه پارچه کردستان بجدار بون حزب سیاسی کردی و کردستانی سفیر عراق سوئد نوینر حکومت حرم کردستان فدراسیون کمالات کردستانی و همه خلق دیه بیانی حزب سوئدی منو شربت هر دو لایانت اپوزیسیون و لایانت درست حزب سیاسی یه ناف پارلمان سوئد دا همه بجدار بون و همه اوتارت خواهم پیشکش کرد و جه خوشحالیه که هشتا پارتامه جه خوی هی و هشتا پارتامه باوریادای خلق خود چل ناف چش در و خباتا شورش ایلوله و خباتا آزادبون کردستانه